خەڵکی شاری سلێمانی و تەواو باشووری کوردستان هەڵوێست و ئیرادەی خۆی پیشانەیە بەرامبەر ئەو پێشێلکاریەی کە حکوومەتی ئۆردۆغان بۆ سەر باشووری کوردستان بە پلان و بە بەرنامە هەڵوێستێکی داگیرکاری ئەنوێنێ بەرامبەر باشووری کوردستان و خاکی کوردستان تەنانەت گەیشتۆتە ئاستێک کە خاکی کوردستان بەهی خۆی ئەزانێ بە ماڵی خۆی ئەزانێ لە یەکێک لە بانگەشەکانیشی ئەوەیە کە من ئەم خاکەم کڕیوەتەوە بۆیە بە حەقێکی مافێکی خۆی ئەزانێ کە دارستانەکان ئەبڕێتەوە پێشێلکاری دەرحەق بە خەڵکی کوردستانەکە بە ئاشکرا و بە پاساوی جۆر بە جۆر پلانەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ بە پلانێکی داگیرکارانە نێتە پێشەوە کە ئەمە زەنگێکی مەترسیدارە بەڕاستی بۆ خاکی کوردستان بۆ سەرگەلی کوردستان بۆ سەر ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە گرنگە هەمووشی و توێژەکان بەدەنگ بێن چ نووسەران بە قەڵەمەکانیان بە هەڵوێست و بە فشارەکانیان چ بەدەنگی ناڕەزایەتی لە ئاستی چین و توێژەکان چ بە هەڵوێستی و یەکگرتووی حزبە سیاسیەکان چ بە هەڵوێستێکی جدی تۆکمە و ڕاشکاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمویان پێکەوە بڵێن نابۆ داگیرکاری نابۆ پێشەلکاری بێگومان نەک ئەمڕۆ بە درێژایی ئەو پێشێلکاریانەی کە لە ڕابردوو تا ئێستا بەردەوامێتی هەیە لەلایەن حکوومەتی ئۆردۆغانەوە بۆ ئەو داگیرکاریەی باشووری کوردستان کە بەدەمی هەموو جیهانەوە ئاشکرایە بێگومان هەڵوێستەکان یەک لە دوایەک بە پێ قۆناغە جۆر بە جۆرەکان بوونی هەبووە بەڵام هەڵوێستی حکومڕانی لاسی حکوومەتە چ عێراقا کە لە ڕێگەی دەستورەوە و چ لە حکوومەتی هەرێم کە لە ڕووی یاسایەوە ئەمە پێشێلکاریە ئەمە داگیرکاری ئەمە ڕێکە پێنەدراوە پێویستە ئەو هەڵوێستانەیەک بخرێ بوونی هەڵوێستی یەکگرتو و ئیرادەگەریانەی خەڵکی کوردستان نیشانی ئەدات کە حکوومەتی ئۆردۆغان پێشێلکاریەکی ڕاشکاوانەی کردو پێویستە بەری لێ بگیرێت ئەمە بە ئاشکرا دژی مافی مرۆڤە بۆیە بەرپرسیارەتێکی گەورە چەند ئەکەوێتە حکوومەت و باشووری کوردستان و خەڵکی کوردستان ئەوەندەی ترەکەوێتە سەر هەڵوێستەکان لە ئاستی نێودەوڵەتیە چونکە ئەم پێشێلکاریانە لە ئاستی نێودەوڵەتیە ڕێگە پێنەدراوە وەبوونی نییە لە پلان و پرنسیپەکانیان بۆیە گرنگە نەتەوەیە گرتوەکان لە ئاستی ئەو پێشێلکاریانەی بەزەقی ئەیبینن ئەو بەیاننامە و هەڵوێستە یەک لە دواییەکانەی لە ئاستی کوردستان و لە دەروی کوردستان نیشان ئەدرێ بۆیان و پێیان ئەگەێنرێ گرنگە ئەوانی هەڵوێستیان هەبێ بۆ ئەوەی چیتر هەڵوێستی داگیرکاری نەک لەلایەن تورکیا و لەلایەن هیچ حکوومەتێکی ترەوە بۆ هیچ شوێنێک بەردەوامیەتی نەبێ و بوونی نەبێت ئەڵێ یەکەم هەڵوێست ئەو ئەولەویەت لە کاتێکا داگیرکاری بۆ هەر شوێنێک ئەبێت و پێشێلکاری ماف لە هەر شوێنێکە بێ ئەبێ خودی ئەو چین و توێژە خودی ئەو وڵاتە خودی ئەو هەرێمە بێتە دەنگ باشە بێدەنگبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵوێستی جدی لە بەرامبەر ئەوەیە گرنگە جارێ ئیرادی خەڵکی کوردستان نیشان بدرێت تۆ ماڵەکەی خۆت بپارێزە وە گداکۆچی لە مافەکانی خۆ بکە ئەو کاتە داوای یارمەتی و هاو هەڵوێستی لە شوێنەکانی تر بکات.